ئەوڕێمایی تا باش ئێستا هەشتی بەیانیە 19/4 ڕۆژی جومعە شێوەی ڤڵۆگکردنمانە گۆڕێت دوای ڤڵۆگی داوا باش بوو لە بەیانیەوە ڤیدیۆ بگرم هینی هەر ڕۆژێ بێ یا هەر ڕۆژێک کۆ ببینەوە لە بەیانیەوە ڤیدیۆگرم بۆزێ خەریکی کۆمپیوتەروشە دەبین پاشان بەرەبەرە تا گاتە دەوری 3:30 و ئەوانە ئەنجا بەڕێکەوین بەرە هوانە مەش ڤڵۆگی 11 ئەمەش پەیجەکەمە هەیەکتان لەوانەیە لاتان نەبێت داوام لێرە پۆست دەکرێت لەسەر ئەوەی کە بەتەمان بیکەم جارجار ڤیدیۆکان تازاکەمەوە یا بە شێوەیەکی تر جەماعەتێک کووردا ڕێکم کردووە هەمووی BM 525 ئێستاش ئەلوبەری سەعات 2:30 سیارەکە پاکەکەینەوە بۆ وانە پاک بێت ئێستاش خەریکی سیارە شۆردنی لەگەڵ ما بێت سەر سەعات 3 ئاڕێن بەرە هوانە و ئەو شۆرە هەتا وانە کاتان دەکەش سەرگەشتینە هەوانە هەڵباڵقە دەستکەم بە تەسویر For some time, can't stop staring at those ocean eyes, burning cities and napalm skies, 15 flares inside those ocean eyes. You know you make me cry when you give me those ocean eyes. ئەمەش کۆتایی ڤیدیۆکەیە ڤڵۆگی 11 هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێ هەرچەندە باران زوو کۆتایی پێیانە هیوادارم بەدڵتان بێ تا ڤیدیۆ تر ڤڵۆگی تر کاتانە